بەڵێ سەرلەبانی ئەمڕۆ پێشوازی ماکرد لە بەڕێز جێگیری سەرۆکوەزیران بەڕێز کاقوبات لەگەڵ وەفدی یاوەری کە پێکهاتبوو لە وەزیری خوێندنی باڵا وەزیری شەهیدان وەزیری تەندروستی بەڕێز وەکیلی وەزیری ناوخۆ کە ئامادەبوونی خۆیان هەبوو لێرە و ئێمە لە کۆبوونەوەیمان ئەنجامە لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەرایەتیانی کە لەسەر ئاسی پارێزگان ئێمە وەکو تیمی پارێزگا کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی بەردەم سەرپێخستنی ئەم پارێزگایەمان خستە بەردەم بەڕێزیان بۆ ئەوەی کە بتوانن هاوکاری و هاوکۆمەکیمان بکەن و ئەو بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیانەی و ئەو کەم و کوڕیانەیشی کە لە ئیداری پارێزگاکە هەیە چی بە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەشەوە کە ئێمە بەیانمان کرد و لە بابەتی پرۆژەکانیشە و لە بابی پرۆژەکانیشە ئەتوانم بڵێم مژدەیەکی خۆش بم کەوەی کە جەنابی جێگیری سەرۆکوەزیران کاقوبات تاڵەبانی بڕیاریە کە هەڵەبجەمان کردوێتە پارێزگا دڵنیاتان نەکەین لەوەی کە بۆ وەگەرخستنەوەی سەرجەم پرۆژەکان غەدر لە پارێزگای هەڵەبجە ناکەین هەوڵی ئەوەمان هەبووە کە بتوانین بودجەی پارێزگای هەڵەبجە و سلێمانی لە یەکجا بکرێتەوە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت دابنێ خۆتان ئەزانن لە 2013ەوە ئەم بودجەیە هێشتا نوێ نەکراوەتەوە واتە ینی بودجەی تازە بۆ هیچ پارێزگای دروست نەکراوە هەر ئەمان بودجە کۆنەکەیە کە بۆ پارێزگای سلێمانی داراوە کە هەڵەبجەش قەزایەک بۆ سەر بۆ پارێزگایە ئێستا کە هەڵەبجە بۆتە پارێزگا یەکێک لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانەوەی کە بۆ ئێمە دانراوە جاکردنەوەی ئەم بودجەیە لە یەکتری بۆ ئەمەش ئێمە پێشنیاری ئەوەمان کرد کە بە زووترین کات گەنجینەی پارێزگای هەڵەبجە بخرێتە گەڕ